ئێرە شاری هەولێرە سەدان توشبووی نەخۆشی تەلاسیمیا بەدەست ئازارەوە دەناڵێنن. بەردەوام پێویستیان بە چارەسەر و چاودێری چڕ هەیە. هەر کەم و کۆڕێک لە خوێن و دەرمان ژیانیان دەخاتە مەترسیەوە. حکومەت لە بەرامبەر پاراستنی ژیانیان هەموو توانای خستۆتە گەڕ بۆ دامرکردنەوەی ئەو ئازارە و چارەسەرکردنیان. ئەو هەوڵانەی حکومەت و تەندروستی بۆتە مایی لە ژیانمانەوەیان و باشتربوونی دۆخی بەشێکیان با شێوەیەکی باش. ئەم سنتەرە تاکە شوێنە لە شاری هەولێر کە تایبەتە بە توشبوانی تالاسیمیا و ئەو کەسانە دەبینن کە کەم خوێنن. لەم سنتەرە ڕۆژانە زیاتر لە 40 نەخۆش دەبین و چارەسەریان پێدەدرێت. ڕێژەی سەردانیکەرانی ئەم نەخۆشیە تەنها لەم سنتەرە سەدان توشبووی تالاسیمیا دەبێت کە بەردەوام چارەسەر وەردەگرن و بەپێی جۆر و ڕێژەی نەخۆش و کەم خوێنیەکەیان. دوای پشکنین و چاودێری لەلایەن پزیشکی پسپۆڕی تالاسیمیا دەبیندرێن. ئەم پسپۆڕانە هەموو پشکنینی پێویستیان بۆ دەکەن. بەهۆی باشی و خەمخۆری پەیوەندی ئەو خۆبەخش و کارمەند و بەڕێوەبەران و پزیشکان لەم سنتەرە وەک خێزانێکی لێ هاتووە لە ڕووی ماوەڵە و چارەسەر و چاودێریان بۆ ئەو مرۆڤە جوانانە. هەموو شوێنێک و دەستگایەک دەکەن تا بتوانن مەینەتی و خەم و پێداویستیەکانی ئەم مرۆڤانە بگێن و هاوکاریان بکەن. لە کۆمەڵی تالاسیمیا وەک توشبوویەکی تالاسیمیا و لەوێش کار دەکەم وەکو دەستەیەکی کارگێڕی کۆمەڵەکە و 5 ساڵە بەخۆ بەخشی بۆ ئەوەی کە ئازاری خۆم و هاوڕێکانم بەشێک لە ئازارەکان کەم بکەینەوە و لە ڕێگەی مرۆڤ دۆستان و هاو نیشتیمانیانەوە. یەکێک لە هەنگاوەکانی ئەم مرۆڤانە هەوڵ دەدەن ئەم نەخۆشانە تێکەڵ بە سروشت و کۆمەڵگا بکەن تا وەک خەڵکانی ئاسایی چێژ لە ژیان و جوانیەکانی سروشت وەربگرن و حەز و ئارەزوەکانیان بەدی بێنێت. کۆمەڵەکەی ئێمە سێ ئامانجی سەرەکی لە خۆ دەگرێت لە هۆشیاریکردنەوەی تاکەکانە گەنجەکانی کۆمەلگایە و دابینکردنی ئەو پێداویستی پزیشکیانەیە بۆ توشبوانی تالاسیمیا و لە ڕوویەکی تریشەوە هاندانێکە بۆ دایک و باوکانی ئەو دایک و باوکانێک کە ببین وەکو توێژەرێک ببین بۆ ماڵیەکانیان و پێداویستیەکانیان بەشێکی پڕ بکەین. شەو ڕۆژ لەگەڵ کەسانی خۆبەخش و خوێنبەخش لە پەیوەندین تا لە ڕێگەی بانکی خوێن لە هەولێر پێداویستیە و توشبوانە پڕ بکەنەوە و ژیانیان لە مەردان ڕزگار بکەن بە دابینکردنی سەدان بۆتڵ خوێن با شێوەیەکی زانستی و پێشکەوتوو. ئەو خۆبەخشانە لە هەموو قەزا و ناحیە و گوند و ناوچەکانی ئەو شارە لە ڕێگەی ئەو خۆبەخشانە ڕوو لە بانکەکان دەکەن. زۆر جاریش لە کاتی کەمکردنی خوێن و جۆرەکانی هەڵمەتی گەورەی خوێنبەخشین ڕادەگەێنن. ئامانجمانەوەیە کە هەدەف بە ئەو توشبوانی تەلاسیمیا بکەم بە هەمان شێوە من ئەم نەخۆشیم هەیە ڕۆژانە ئازارم لە دەستەی زۆرە دەمانێت ئەو ئازارانە کەم بکەینەوە وەشی خۆت گوتنێ ئەوانە بگەێنن بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داواکاریانەمان بەڕاستی بەهانەماوەرن لەبەوەی زۆر 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 بەزعما خراپە لە ڕووی دا و دەرمان و خەستەخانە ئێستا عەزمان لێیە خەستەخانەکمان هەبی هەمان شێوەی وەکو خەستەخانەی چاندنی موخ پێویستمانە لە شاری هەولێر. ئێمە کۆمەڵە گەنجێکی کۆمەڵی تەلاسیمیان هاوکاری ئەو نەخۆشانە دەکەین لە ڕووی دەرمان و هەبوو هەموو پێداویستەکانی هەر پێویستێکیان پێ بێت و وەک خۆبەخشێک یارمەتیان دەدەین پێویستیان بە هەر شتێکی چەند شوێن و چەند گەڕانمان کردیە بۆ ئەوەی ئەوان تووشی هیچ ناخۆشیێک نەبن تووشی حادسەکی ناخۆش نەبن و سەلامەت بن و گیانی خۆیان.
ئەمە ترسێش لە سەرگیانی ئەو مرۆڤە جوانانە لەلایەن کەسانێکی خێرخواز و خۆبەخشکەم دەکرێتەوە یان پێشی لێدەگیرێت. دەمەوێت باسی ڕۆڵی ئەو گەنجانە بکەم کە لە ناو کۆمەڵی تەلەسیمیان و خۆبەخشانە کارەکەن بۆ هاوکاریکردمان بۆ چارەسەرکردن و داکۆکیکردن لە مافەکانی توشبوانی تەلەسیمیان. بەڕاستی ڕۆڵێکی گرنگیان هەیە بە تایبەتی لە دروستکردنی چەندین کەمپین و هەڵمەتی خوێنبەخشین بە تایبەتی دەمەوێت باسی ئەو قێرانی ئەم ماوەی ڕابردوو بکەم لە کۆڤید-19 کە توانیانە لە ماوەی 2 هەفتەدا نزیکەی 700 یونت خوێن فەرەهام بکەن بۆ نەخۆشانی ئێمە. بەڕاستی دەستخۆشیان لەکەین و بەڕاستی ڕۆڵێکی تایبەتیان هەبووە لە سازانی چەندین سیمینارات و تەوعیەکردن و بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری تاکەکانی کۆمەڵگا باوکاری پزیشکە بەڕێزەکان بۆ ناساندنی ئەو نەخۆشیە بە گەنجەکانمان هەم لە قۆناغەکانی ئامادەیی و هەم لە قۆناغەکانی پەیمانگا و زانکۆکان. هەروەها ڕۆڵێکی تایبەتیان هەبووە لە هاوکاریکردن و کاری خێرخوازی بۆ خێزانە هەژارەکانی توشبوانی تەلەسیمیا و لەبەر بەداخەوە لەبەر نەبوونی توێژەری کۆمەڵایەتی لە سەنتەرەکەمان سەنتەری تەلەسیمیای هەولێر و نەبوونی پزیشکی پسپۆڕی دەرونی ئەوان هەستاون بەو کارە لەگەڵ ئێمەیە دەستخۆشیان لەکەین کە تەنانەت سەردانی خێزانەکانیان کردووە لە گیرروگرفتەکانیان کۆڵیوەتەوە کێشە خێزانەکانیان و هەمیشە داکۆچی کەر بوون لەسەریان و ئاخر خاڵکە ئەمەوێت جەختی لەسەرکەمەوە هەمیشە ڕۆڵیان هەبووە لە داکۆکردن لە مافی نەخۆشەکان و دابکردنی پێداویستیەکانیان بە فشارخستنە سەر حکومەت و وەزارەتی تەندروستی بە تایبەتی و لە میدابیستران و بینراوەکان بۆ ئەوەی پێداویستەکانیان بۆ دابینکەن کە ئەمە جێی دەستخۆشی و هاوکارێک بوون بەڕاستی بۆ سنتەرەکەمان. ئەو خۆبەخشانەش کە ئەم خزمەتە جوان و پڕبایەخە دەکەن خۆشیان هەڵگریە و نەخۆشیان. ئەو جارە پاش جەژن دێەوە باشە؟ دیسان دەیەوە لۆخین تێکردنی ئیسماعیل ئەفەندی زەحمەت نەبی دەتانی درێژوی تەمەشا زگتکەی. ئەو کۆمەڵە گەنجانە کە خۆبەخشن لە کۆمەڵەی تەلەسیمیا هەر بەخۆشیشیان نەخۆشن یان باوکی نەخۆشن یان خوشکبرایان نەخۆشە. ئەو کۆمەڵە گەنجانە بەڕاستی زۆر دەسۆزن بۆ نەخۆشەکان هاوکاری نەخۆشەکان دەکەن و پێداویستی پزیشکان پەیدا دەکەن لۆ نەخۆشەکان و ئەمەش هاوکاریان دەبینەوە چەندی بلێ بە دڵسۆزی ئیش دەکەن دەنگ و باز دەکەن لۆ خین بەخشینی دەچنەوە جێیان لۆ خین بەخشن حتى ئەو نەخۆشانە پێویستیان بە هیچ کەم و کورتێک نەبیتە و ئەمەش کە دکتۆر لێرە لە سنتەری تەلەسیمیای هاوکاری ئەو مەجموعە گەنجەیە دەکەینەوە کە لە کۆمەڵەی تەلەسیمیەیە. دەستخۆشی لەو کۆمەڵە گەنجەی دەکەین کە خۆبەخشانە هاتوون ماندوونە ناسانە کار دەکەن لە پێناو ئێمە بۆ ئێمە هەوڵ دەدەن بەڕاستی دەستخۆشیی گەرمیان لێ دەکەین کە ئەوانیش وەکمە ئێمە پێویستیان بە چارەسەرە پێویستیان بە پشووە بەڵام لۆ ئێمە لۆمە زۆر ماندوونە ناسانە کار دەکەن دەستیان خۆش بێ. پێویستمان بە نەخۆشخانەیەکی تایبەتە لۆ چاندنی موخی ئێسک بەڕاستی زۆر پێویستە لۆ نەخۆشانی تەلەسیمیا و زۆر پێویستمان بە عیلاج و دەرمانی ئاسنی هەیە دەرزی دەستفیرالە حەبی ئەکسجێتە زۆر پێویستە بەڕاستی ئەگە ئاسنەکانمان زیاد کاتن حالمان باش ناوی بەڕاستی. هەڵباست چەنی ئەحاڵت هەڵباز بێ هەڵبازە تو مانجێ چەند زاردی دا ڕۆژ جارێک لێدەوە تو دەرزی بەکاردێنیان عەبی بەکاردێنی هەردووش بەکاردێنی ڕێژەی ئاسنت چەندە ئێستا؟ 12,000 بە دەرزی دەستپیرالی ئێستا بوویتە 2400. وەکو مرۆڤێکی ئاسایی زۆر تەبیعی. تووشی ڤایرۆسی بووم دکتۆر حەبەتی لێ نووسیم بە 25 زۆرەقەی بوو لێرانە ئەگەر ئیمکانیەت نەبی زۆر زەحمەتە کەڕینی.
کێشە گرفتەکانی توشبانی تالاسیمیا هەمە ڕەنگە هەمە جۆرە پێویستە ئێمەی توشبانی تالاسیمیا زیاتر ئاوڕمان لێ بدەنەوە چونکە من هەموو جارێ شتێک دەڵێم ئەوەی لە ماڵی نەبێ نازانێ لە حاڵی ئەوەی لە ماڵی نەبێت نازانێ لە حاڵی توشبانی تالاسیمیا کە توشبانی تالاسیمیا تەنها ئەوە نییە تۆ خوێنەکەی پێ بدێ توشبانی تالاسیمیا بۆی هەیە ژانێک بگرێت لە چونکە ئەندامەکانی لەشی هەمووی تووشی حاڵەتێکی تێکچوون دەبێت. ئەوەی کە خۆی هەڵگەری ئەو نەخۆشیە نەخۆشی تالاسیمیا هەست بە ئەماناتی زیاتری کەسانی تر دەکات بۆیە ئێمە وەکو ئیدارە دەستخۆشییانێ دەکەین سوپاسیان دەکەین کەوا خۆبەخشانە کۆمەڵک گەنجن کە کۆمەڵەیەکیان پێکەیناوە خزمەتی توشبوان دەکەن خزمەتی خانەوادەکان دەکەن هاوکارن لەوەی کە لە ڕێگای پزیشکەکان و لە ڕێگای نەخۆشخانەکانەوە بە شێوەیە بتوانن چارەسەریان بۆ بکەن بەردەوام ئێمە بە حکمی ئەو ماوەی کە من لە ژیانی وەزیفی بووم هەموو ئەو بەڕێزانە لەوانەیە سەردانی ئێمەیان کردنی من لەدام دەستگاکانی حکومەت بیان بینم کەەوە خۆبەخشانە هاتیینە سەردانی شوێنەکانیان کردی داواکاریان هەبووە بۆ خزمەتی توشبوانی ئەو نەخۆشیان توشبوانی تەلاسی. بەردەوام باتوو لە سەحەفەکانت ئیشاڵە ئەمە لۆ چا دەکەین ئەوەی پێمان بکرێ بەلایانی هەموو لایەکەوە هەوڵ دەدەین ئەو حەپەی باشەی کە بەخۆت بێت دەڵێ باشە. لێدەوە ئەو خۆبەخشانە لە کۆمەڵی تەلاسیمیای هەولێر ئەو خزمەتە گەورە دەخەنە ئەستۆی خۆیان لە هاوکاریکردنی نەخۆشەکان. چۆنی خاتون باشێ سەلامەتی فاست کرد باشە مانجێ چەند زەخینتی دەکەین هەموو مانجێ سەرکەوتوو ئینشاءڵڵا ئەدی چ پێویستەکە تێتا لۆ جێبەجێ حاوەکی باشتر دەستان خۆش ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن سەلامەتی بۆ هەموو لایەکتان. لەناو سنتەر ئێمە لە هەوڵی توشبانی تالاسیمیا دەپێچینەوە بۆ نمونا لە کێشە و گرفتەکانیان دەپێچینەوە ئەو بە دوواداچوونیان بۆ دەکەین هەر کێشە و گرفتێکیان هەبێ یاخود هەر قوتابیەک بۆ نمونە لە شوێنێک ئیشێکی وەستا بێت کارێکی وەستا بێ ئێمە بە خۆبەخشی بۆی دەکەین و بۆی ڕادەپەڕێنین. هەموو ڕۆژ بەردەوام بە دوای ئەو کەسانەوەن کام نەخۆشی ئازاریان دەدات بەردەوام لە هەوڵی دابینکردنی دەرمان و داواکاریەکانیاندان. بەتاکێت هەم لە ڕۆی تەندروستیەوە هەم لە ڕۆی مرۆڤایەتیەوە هەم لە ڕووی باڵێن ئەرچیشەوە بەڕاستی ئەرچی ئێمەشیان سوک کردیە وەکو ئیدارە کە ئەوان خوارد سەرپەرشتی ئەم نەخۆشانە دەکەن و کە پێویستیان زیاتر بە چارەسەری زیاترە معاینەی زیاترە لەوانەیە ڕێژەکەی بەو شێوەیە بیکە تەسیری کرد بێت نەتوانێتن وەکو پەککەوتەیەک وای لێ هات بێ نەتوانێتن هاتوچۆ بکە بە ئاسایی بۆیە ئەوانە هەمووی جێگای دەستخۆشی و جێگای پێزانینی ئێمە وەکو حکوومەت بۆ ئەو کۆمەڵەیە بۆ ئەو چەند گەنجە خۆبەخشە. لێرە هەر توشبووکی تەلاسیمیا دوای سەردان خوێنیان لێوەردەگیرێت و پشکنینی پێویستیان بۆ ئەنجام دەدرێت. من وەکو خۆبەخشێک لە کۆمەڵی تالاسیمیا نزیکەی 16 ساڵە کار دەکەم. تالاسیمیا ئەو مەترسیە نییە کە ژیانمان تهدید بکاتن. تالاسیمیا دەمێکە ناسراوە زۆر گرنگە ئەمە هەڵمەتێک ڕابگەینین شانازی دەبێت لە حکوومەتێک هەڵمەتێکی نیشتیمانی ڕابگەێنێت چار وزارەت بەشداری تێ بکاتن بۆ بنبەرکردنی تالاسیمیا. من وەکو توشبوویەکی
کە خۆم دەزانم لە مەعاناتی منداڵەکان دەزانم دڵیان بەچی خۆشە هەوڵ دەدەم بۆیان دەستە بەر بکەم بۆ نمونە ئێمە لە حەزیان بە دەموچاو ڕەنگکردن و سیمای دەموچاویان بوو ئەوانەمان ڕەنگمان بۆیان کرد ناو نەخۆشخانەمان تەواوی ڕەنگ کرد بۆ ئەوەی حەز نەکەن لە شوێنێکن مەترسیدارن. زیاتر لە 1000 توشبووی نەخۆشی تەلەسیمیا لە باوەش دەگرێت ئامان زمان خزمەتکردنی توشبانی نەخۆشی تەلەسیمیایە لە بواری پەیداکردنی و هەڵمەتی خوێنبەخشین بۆ توشبانی نەخۆشی تەلەسیمیا و پێداویستی پزیشکی و ڕۆژانەیان و هەدەفمان ئەوەی هۆشیارکردنەوەی ئەو خێزانانەی کەوا توشبووی نەخۆشی تەلەسیمیایان هەیە بۆ ئەوەی تەلەسیمیا بنبڕ بکەین لە هەموو کوردستان بۆ ئەوەی ئەمە ڕۆژ ساڵ یادی تەلەسیمیا بە یادی بنبڕکردنی تەلەسیمیا بکەینەوە نەک نەخۆشەکانمان ڕۆژانە ئازار بچێژن. هیوایەک لە دڵیان پاڵنەر دەبێت بە هەستکردن بە مەینەتی و هەزار و زەحمەتی ژیانی توشبوانی تەلەسیمیا ئەوان خۆیان ئێش و ئازار دایپۆشیون بۆیەوە ئازارە لە ناخیان پاڵنەر بووە کە بڕیار بدەن شەڕی بەدەستێنانی مافیە و نەخۆش و خاوەن پێداویستیە تایبەتانە بکەن و هەوڵی کەمکردنەوەی ئازارەکانیان بدەن. سپاس بۆ تەواوی کارمەندانی سنتەری تالاسیمیا بە دڵسۆزیەوە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن منیش بە ناوی خۆم و بە ناوی توشبوانی تالاسیمیاوە سپاسی یەکەیەکیان دەکەم و دەستخۆشیان لێ دەکەم. تالاسیمیا نەخۆشیێکی درێژ خایەنەوە بۆ ماوەیە لە باوانیشەوە دەگوازرێتەوە بۆ نەوەکان پێویستە ئێمە ڕێگیر بین و هۆشیاری زیاتر بدەین بە هاونیشتیمانیان و گەنجانمان. ئەم کۆمەڵە گەنجە ئێمە وەکو یەکتیم و یەک ماڵ کار دەکەین کە کۆمەڵێکین کۆمەڵی هاوڕێنە بە شەو ڕۆژ کار دەکەین نەک بە ڕۆژیش ئێمە بە شەو ڕۆژ پەیوەندیەکانمان لە خزمەتە ئەو توشبوانی تالاسیمیایە هەر پێویستیەکیان هەبێ لە هەر کاتێک بێ ئێمە بە فریایان دەکەین بە پێی پێویست. من وەکو خۆبەخشێک کە باوکی توشبێکی ئەو نەخۆشیانم کە ژوانی ڕەحمەتی کۆچی دوایی کرد لە 2015 پاشەوە وەکو خۆبەخشمایمەوە لەگەر کۆمەڵی تەلاسیمیای هەولێر کە جێگیری سەرۆکی کۆمەڵی هەولێر و ئەندامی دەستەی باڵای کوردستانم تەبیعی ئەو کۆمەڵەیەکی هەستەوەرە لەبەر ئەوەی نەخۆشەکانمان پێویستیان بە چاودێری چڕ هەیە لە هەمان کاشدا پێویستیان بە وەشیاری هەیە. لە کارەکانی ئێمە ئەوەیە کە هاوکاری لە خێرخوازان کۆمەکی خێرخوازان وەردەگرین و یان دەبینە پردێک زۆر جارەیە دەبینە پردێک ئێمە لە نێوان خێرخوازان و سنتەری تالاسیمیا بۆ یاخود ماڵە ئەوانەی کە پێویستیان بە هاوکاریە دەیانگەێنین بە یەک و بۆ ئەوەی ئەو سوودمەند ببێت و ئەویش خێرەکەی خۆی بکات. دەستگای خێرخوازی بارزانی هەر لە سەرەتای دامەزراندنیەوە پاڵپشتێکی تەواوی کۆمەڵی تالاسیمای کردیە وەکو نەخۆشیەکان ئەو نەخۆشانێک کە نەخۆشی هەڵگری تالاسیمان دەستگای خێرخوازی بارزانی چ لە ڕووی هاوکاری مادی چ لە ڕووی هاوکاری خۆراک چ لە ڕووی هاوکاری لە بەشی تەندروستەکەی بە بەردەوام بە مانگانە بە ساڵانە هاوکاری کردووە. ئەو کۆمەڵە گەنجەی کە لە خوشک و برایان لە هەڵگری تالاسیمان خۆبەخشانە یعنی بەبێ جێدانەماندی بوون ئەوانە بەڕاستی سەربازی ونن
کە بە بەردەوام شەو و ڕۆژ لە خزمەتی نەخۆشەکانی براو خوشکەکانی خۆیاندان کە خۆشیان نەخۆشن بەڵام ئەمن لەگەڵیانم ئەوە چەند ساڵا دەبینم ئەوانە بە شەو بە ڕۆژ خزمەتی نەخۆشەکان دەکەن و بە پەیاکردنی هاوکاری چ لە ڕووی مادی چ لە ڕووی خواردن ڕۆژانە سەردانی هەموو شوێنەکان دەکەن بۆی بتوانن هەندێک لە معانەتەکانیان کەم بکەنەوە. ئامانجی توشبوانی تالاسیمیا کەمکردنەوەی ئازارەکانی توشبوانی تالاسیمیا ئامانجی ئێمە ئەوەیە کە لە خەمی توشبوانی تالاسیمیا کەم بکەینەوە و بۆ ئەوەی بەشێک ببینە ئازارەکانیان کەم بکەینەوە و لە ئایندەدا وەکو کەسێکی ئاسایی بژین. دروشمێکمان هەیە دەڵێن چرا و پێنووس و گوڵمانن خوێن بەخشان هەمیشە لە دڵمانن ئەوە دروشمێکی ئێمەیە کە بەخشینی خوێن بەخشینی ژیانە ئەو خوێنێکە دەبەخشرێ لە کەسێکەوە ژیانی کەسێکی کەی پێ ڕزگا دەکات کە توشبوانی تالاسیمیایە لێرەوە من زۆر سپاسی ئەو کارمەندانە دەکەم کە لە بانقی خوێنن کار دەکەن و ئەو کەسە دڵسۆزانە کە گەنجانەی کە خوێن پەیدا دەکەن بۆ توشبوانی تالاسیمیا من سپاسی هەر هەمویان دەکەم و دەستخۆشیشان لێ دەکەم. ئەوانە بە هەڵمەتی خوێنبەخشین و بڵاوکردنەوەی ئامۆژگاری و هاوکاری خێزانەکان جارێکی تر خەندە دەخەنە سەر لێوی توشبوان. ئەو کۆمەڵە گەنجە توشبووی نەخۆشی هەڵگری تالاسیمیان ئەوان بەڕاستی ماندوون جگەلەوەی کە بەخۆیان نەخۆشن بۆ هەوڵ دەدەن بۆ نەخۆشەکانی تری وەکو ئەوان وەکو درسۆزێک بەردەوام یارمەتی ئەوان دەدەن بۆ پێداویستەکانن چ لە خوێندابینکردن بێت چ لە پێداویستەکانی تر وەکو دەرمان و ئەو شتانێک کە پێویستانە بەردەوام هاوکاریان دەکەن. طبعا ئێمە وەکو بەڕێوەبەرەتی بانک خوێنی هەولێر بەرپرسینە دابنکردنی خوێن لە بۆ نەخۆشانی تالاسیمیا و لە بۆ نەخۆشانی شێرپەنجە و بۆ سەرجەم نەخۆشخانەکانی شاری هەولێر بە ئەهلی حکومیەوە. طبعا ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشەی کە توشبووی تالاسیمیاشن خۆیان بەڕاستی شەو و ڕۆژکار دەکەن ماندوونە بێ بەدیلی معنەوی و مادی بەڕاستی ئێمە ڕێز و سوپاسمان بۆیان هەیە و دەستخۆشیان لێ دەکەن وەکو بەڕێوەبەرەتی بانک خوێن. هەموو هەوڵێک دەدەن بۆ لە ئامێزگرتنی دەرد و ئازارەکانیان کەمانەوەی ژیانیان پێوەی بەندە. تا پێتان دەکرێت هاوکاری توشبوانی تالاسیمیا بن لێرەوە پەیامێکی ئاراستەی هەم لایەنی حکومی هەم لایەنی خێرخوازان بەدەنگدان پەیامەکەی ئێمەوە بێن و هاوکاری توشبوانی تالاسیمیا بکەن ئەو پێداویستی پزیشکیانەمان بۆ دەستە بەر بکەن. لەلایەن خۆمانەوە هەوڵ دەدەین هەم لە ڕێگای خێرخوازانەوە بێ هەم لە ڕێگای ڕێکخراوەکان بێ یانش ئەگەر هاتوباری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو باشی چوو ئەو نەخۆشخانەیان بۆ تەواو بکرێت بۆەوەی پێویست بەوە نەکە بچنە دەرەوەی وڵاتیان بچنە شارەکانی تر بۆ وەرگرتنی چارەسەر. ئێمە تەمەنا دەکەین کەەوە تەندروستیان باش بێ و ئێمەش وەکو حکوومەت بتوانین باشتر هاوکاریان بکەین بۆ دابینکردنی دا و دەرمانیان و چارەسەرکردنیان تەمەنا دەکەین کەوا تەمەند درێژ بن و دەستیان خۆش بێ. سوپاسە. دیاری سەربازی وەن پێشکەشە بۆ چەند گەنجە خۆبەخشانە و ماندوونە ناسانە و دڵسۆزانەی هەڵگرانی یان توشبوانی تالاسیمە. سوپاس بۆ کارمەندان و پزیشکانی سنتەری تالاسیمە لە پارێزگای هەولێر. تەمەنا دەکەین سەرکەوتوون بن، تەندروست باش بن، پیرۆز بن.